بخصوص التعيينات هەنگاوەکانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک بۆ ڕاگەیاندنی دامەزراندنی پەروەردەی کەرکووک نیگەرانی کورد و تورکمانی لێکەوتوتەوە و پیان وایە بەو پلانەی بەڕێوەبەری گشتی پەروەردە بێت نەتەوەیەکی دیاریکرا و پشتی شێری دەبێت لەو دامەزراندنەی پەروەردەی کەرکووک. ئەمانە ژمارەیەک لاوی کوردن خۆیان لە چوارچێوەی ڕێکخراوێکدا بەناوی بۆردی گەنجانی ناڕازی بۆ داکۆکیکردن لە مافی گەنجان ناساندووە. سەبارەت بە سیستەمی دامەزراندنی پەروەردەی کەرکووک لە بەیاننامەیەکدا هۆشداری دەدەن لە ئەگەری پێشێلکردنی مافی گەنجانی کورد لەو دامەزراندنە هەڵوێستی دیکەیان دەبێت. هەموو لایەک ئاگادار دەکەینەوە گەر نەگەڕێنەوە بۆ وەرگرتنی ڕاوبۆچینی تەوافقی پێکاتەکان و مافی هەر پێکاتەیەک فەرامۆش بکرێت دڵنیاتان دەکەینەوە ئاگر لە ڕق و تووڕێی گەنجانی ئەم شارە بەرەدەن. بۆیە داواتان لێ دەکەین بەم بڕیارە بستنەوە بە بڕیارێکی هەڵا بە بڕیارێکی نادروست لە پێناو بەرژەوەندی نەتەوەیەکی دیاریکرا و دژی بەرژەوەندی نەتەوەکانی تر بڕیارێکی هەڵەی سیاسی ئیداری لەم جۆرە نەدەن کە دەرەنجامی زۆر خراپ و چاوەڕوان نەکراوی لێ بکەوێتەوە و هەر ئەگەرێکش ڕوو بدات ئێمە لێرەوە ڕای دەگەێنین بە هەموو لایەک ڕاگەێنین بۆ تەواوی عێراق و کۆمەڵانی ڕاگەێنین ئەبێ بەڕێز وەزیری پەروەردە خودی خۆی تەحملی ئەو بەرپرسیارەتێ بکات. جگە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک خوێندنی کوردی و تورکمانی بێئاگان لە هەنگاوەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی بۆیە گەشتبین نین بە ئاشکراکردنی ئەو کەسانەی ناویان بۆ دامەزراندنەکە هاتووەتەوە. بەپێی ئەو شتانی کە بۆمان هاتووە پێمان گەیشتووە ئەمە زۆرینەی عەرەبە بێ بتێونێتەوێ لەبەرەوەی حسەی حەویجەی جیا کردوێتەوە. حەویجەش خۆی بۆ خۆی مەساحەیەکی گەورەیە زاب و ڕەشاد و مولتەقا و ئەمانەی بەسەرەوەیە کە ئەمە حسەی بڵێ پشکی شێریان بەرەکەوێ نزیکەی لەوەیە 800 دەرەجەیان بەربکەوێ بۆ ئەو سنوورە. دوای لە ناو کەرکووکی دیسانەوە خەڵکی عەرەب و تورکمان و کورد داواکاری پێشکەش کردۆ لێرش دیسانەوە عەرەب پشکێک وەرەگرێ. ئەوەی کە بەدەستمانەوە ماوە ئێمە تەنها قاتعی قەرەهەنجیر و شوانەکە سرف هەمووی دانیشتۆکەی کووردە و کە عەرەب و تورکمان داواکاری پێشکەش نەکردووە. ئەمەش خۆی بۆ خۆی حسەیەکی کەم دراوە بەو دوو سنوورە لەواچێ یعنیەکی 20 بۆ 25 دەرەجەیان بەرکەوتووە. ئەمە حسەیەک نییە کە ئێمە باسی بکەین و بڵێن کورد براوەیە بە دڵنیاییەوە عەرەب لێرە گۆڵی خۆی کردووە. لە دوو مانگی ڕابردوودا بە بڕیاری وەزارەتی پەروەردەی عێراق 2800 میلاک بۆ پەروەردەی کەرکووک ڕاگەیاندرا. هەرچەندە بڕیار بوو لە ڕێگەی سیستەمی ئەلێکترۆنی دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی کەرکووک ناوی خۆیان تۆمار بکەن، بەڵام هەفتەی ڕابردوو بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بە خاڵبەندی دیاری دەکرێت بەم بڕیارەش عەرەب پشکی شێری لەو دامەزراندنە بەردەکەوێت کە بەپێی زانیاریەکان لە 160 بۆ نەتەوەی عەرەب دیاری کراوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.